ینی جوانی تو لەوەیە بەڕاستی لە دەنگت کە زۆربەی ستایلەکان دەتوانی گۆرانی بکەیت. خۆت دەزانی دەنگخۆشی بەهرەکە خوا دەدا، بەڵام ئیش لە سەرکردن و شێوازی بەکارهێنانی ئەوەی دەکەوێتە بەردەستی بەڵام لە هەولێر زیاتر دەنگدانەوە هەبێت. سەرمەستم قوربان چۆشم نەما لە دنیادا دەڵێ ئێلێ دێ بێمازە خەویالی کاوتی ئەە کۆی ڕوسەکەت باشە باش وەرەقەی گۆرانی داواکراوەکەی بردە مەطعەمی وەرەقەی دوو شیشەکەی لەبەوە گۆرانی بێژەکەی نابوو نووسری بووی دوو شیش یەک شەربەتی هەناری جوان وڵاشتی عەرەبی لۆ ئەتوو شارەزایت لەو بابەتەی هەیە وە نیەدی پرۆگرامی کورت ئەکۆستیک یەکشەممە کاتژمێر 9 شەو